دوای چاوەڕوانیەکی زۆر ڕێگای گشتی کفری خورماتوو کە بە خراپترین ڕێگادا دەنرێت دەست بە نۆژەنکردنەوە و چاکردنەوەی کرا. ڕێگای گشتی کفری خورماتوو زیاتر لە 40 ساڵە دروست کراوە. ڕێگایەکی سەرەکیە و قەرەباڵغیەکی زۆری لەسەرا. بەشێکی زۆری شۆفێران ساڵانێکە وازیان لە هاتوچۆکردن لەم ڕێگایە هێناوە، هەر بۆیە نازناوی ڕێگای مەرگی پێبەخشراوە. يعني بداية أشكر حضرتك وتواجدك في هذه المنطقة الرابطة بين محافظات صلاح الدين ديالى سليمانية كفري. سەرەتا سوپاس بۆ ئامادەبوونتان و هاتنتان بۆ ئەم ناوچەیە. ئەم ڕێگایە دەکەوێتە نێوان کفری سلاحەدین پارێزگای دیالە سلێمانەی. بەڕاستی لەبەر خراپی و کۆنی ڕێگاکە نازناوی ڕێگای مەرگی پێدراوە. هاتوشۆیەکی زۆری لەسەر و ڕۆژانە چەندین ڕووداوی نەخوازرا و لەم ڕێگایە دروست دەبێت. بدأنا بتنفيذ العمل ابتداء من اليوم. هذا الطريق أعتقد يعني خلال فترة قصيرة جدا ستنتهي كل هذه الأزمة اللي يشوفوها جنابكم، وإن شاء الله مستمرين في خدمة كل أهلنا. لبرانبر بدادا چون و خەمخۆری بۆ ئەم ڕێگایە تەنها بانگێشتی تیمی کەناڵی گەلی کوردستان کراوە لە مەراسیمی دەست بەکاربوون و چاکردنەوەی ڕێگاکە. يعني نستطيع أن نقول أنه طريق تستفاد منه كل الطبقات في المجتمع. بەتەوابوونی ڕێگاکە خزمەتێکی زۆری هەمووان دەکات. لە ئێستادا ئەم ڕێگایە تەنها ناوەکەی ڕێگایە بە تەواوی وێران بۆ هیوادارین ئاستەنگی بۆ دروست نەبێت. يعني الطريق تجاري أيضا تمر عليه الأحمال وتأتي من سليمانية وتأتي من كلار وتأتي من كركوك وتأتي من صلاح الدين، بالتالي هو يخدم كل طبقات المجتمع العراقي. ڕێگای کفری سلێمانبەک خورماتوو بڕیارە لە ماوەی کەمتر لە ساڵێکدا کارەکانی تەواو بکرێت. بەشێکی دەکەوێتە سنووری پارێزگای دیالە و بەشەکەی دیکەشی دەکەوێتە سەر پارێزگای سلاحەدین و بە تەواوبوون و چاکردنەوەی لە هەموو ڕۆکانەوە سوودێکی زۆری بۆ ناوچەکە دەبێت. ئەم ڕێگایی کە دەکەوێتە نێوان قەزای کفری و خورماتوو زیاتر لە 40 ساڵە دروست کراوە. تەنها ناوی ڕێگایە. ڕۆژانە چەندین شۆفێر دەبێتە قوربانی و چەندین هاوڵاتیش تا ئێستا گیانی لەدەستداوە بەهۆی خراپی و کۆنی ڕێگاکە. لە ئەمڕۆ دەست بە جێبەجێکردنی و تەواوکردن و نۆژەنکردنەوەی کراوە. بەڵام ئەوەی کە تا ئێستا ڕوون نییە لای شۆفێران ئاخۆر ڕێگاکە تەواو دەبێت یاخودنا کە ماوەکەی کەمتر لە ساڵێکە. وەڵامی ئەم پرسیارە لە تەواوبوونی پرۆژەکەدایە. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان ڕێگای نێوان کفری خورماتوو.